شێکی زۆریش لەو ڕووداوانەی کە لە چواردەورمان ڕوودەدەن لەو کاتەی کە ڕوودەدەن دەکەوینە شوێنی ڕووداوەکە دەیانبینی بە چاوی خۆمان لە کاتی گەرمەی ڕووداوەکە لەو کاتەی کە ڕووداوەکەش ڕوودەدا خەڵک لە چواردەوەری ڕووداوەکە دەبنە سێ بەشێکیان ژیانی خۆیان قورتال دەکەن زوو هەرزوو لە شوێنی ڕووداوەکە دوور دەکەونەوە بۆ ئەوەی لە کاتی ئاگرکەوتنەوە بێت لە کاتی ڕووداوی هاتوچوو بێت لە کاتی هەر ڕووداوەیەک بێت بۆ ژیانە قورتالکەش جێ ڕوودانی دیرکەون بەشێکی دیکەش ئەوانە کە حەزیان لێ بزانن چ ڕوودەدا یەکسەر مۆبایلیان دەردێنن و تەسویر دەکەن بۆ ئەوی بزانن دوای بۆ خەڵکیش باس بکەن ئەها بزانە ڕووداوێکی وا بووە بەشێکی دیکەش کە زۆر کە من ئەوانن کە قارەمانن لە کاتی ڕووداوەکە هەوڵ دەدەن جگەلەوەی کە ژیانی خۆیان قورتال بکەن ژیانە خوب پارێزن جێ ڕووداوی دیرکەون هەوڵ دەدەن خەڵکی دیکەش ژیانیان قورتال بکەن یعنی هەوڵ بدەن ژیانە خەڵکی دیکە قورتال بکەن و جێ ڕووداوی تایبەتیژی ژ نەخۆشیێ وانە دیر بێخن ئەوانەش کە من هەر کاتێکیش کەسێکی وات بینی دەستخۆشی لێ بکە کە جگەلەوەی ژبلیک و ژیانە خۆ قورتال کرد هەوڵ دەت وەختی بویارێ چ بویێرەکە هاتنو چێ بێت ئاگر بەربین بێت ژیانە خەڵکیژی ڕزگار کرد ئەوانە پێیان دەڵێن قارەمان بەتەڵ هیرۆ لە وڵاتە ئەوروپیەکان پیاوە ئازاکە لە بەریتانیا کووردە بێزۆرێ و گەلە جۆڕۆژی مەدیتینە چونکی کورد بە سروشتی خۆیان لە ژیانێکی زۆر ناخۆش تێدا پەڕێن لەو شوێنەی کە تێدا دەژین لە هەر شوێنێکی لەو دنیا دەزانن ناخۆشی چەند قورسە بۆ ئەو کەسەی دەکەوتە ناو ناخۆشیەکە بۆیە هەموو کات کورد هەوڵ دەدا هاوکاری خەڵکی دیکەش بکە سەروەر مەحموود پیاوە ئازاکەی بەریتانیا لە ناو مەدیا و سوشال میدیای بەریتانی دەنجی دایتەوە ماڵپەر بەریتانیەکان مەدیای بەریتانی مباز دەکەن چم مەسەلە سەروەر مەحمودیە ئەوت نۆڤە مارکێتە خودۆ بیە الباڵەخانەیەکێ لە ڕێکسهام باژەرەکەش باژەرێت بریتانیایە ڕەنگە زۆر مەسەلەن ها بەناوبانگ نەبیە و شارەوە کۆڵ لەندەن و شوێنەکانی دی بەڵام لەبەر ئەوەی سەروەر ژیانی سی هاوڵاتی ئەو شوێنەی پاراستووە یانژی ژیانە سی کەسەوە قورتال کردی ئیدی ئەو باژێڕەژی گەلک کۆسە کەتێت ناو بەحسێت خەلکیدا بەرلیدەر ڕۆژنامەیەکە ناوبانگەتنەوە بە بەریتانیادا ئەو هۆسە بەحسێ سەروەر مەحمودیت کرد لە شوقەیەکی شاری ڕێکسهام ئاگرێکی گەورە دەکەوێتەوە و گەنجێکی 39 ساڵان بە ناوی سەروەر مەحمود ئەوەیانە کە خاوەنی مارکێتە فریایان دەکەوێت و قارەمانانە ماشەڵا سی کەس لە مردن ڕزگار دەکات کە منداڵ و ئافرەت بووینە جێ دەستخۆشیەیە ئەم فەخر و شۆنۆزیە هەر کوردێکی بین سەرتاسەری جیهانی تایبەتیژی قارەمانێت وەکی سەروەری جگەلەوەی کە کورد زۆر باسی سەروەر دەکەن بەریتانیەکانش زۆر لە کاتی ڕووداوەکان باسی سەروەریان کردووە کە خەڵکێکی زۆر کەس و کار و خزم و ئەو خەڵکانن کە سەروەر بەخۆی ژیانی ئەوانی لە مردنی قورتار کردووە مەسەلەن هانا چوڵی دەڵێ لەو کاتەی دایکم هاواری دەکرد بۆ ئەوەی ئاگاداری خەڵکەکە بکاتەوە و باوکم تەلەفۆنی بۆ ئەگەر کوژێنەوەی دەکرد ئەم پیاوە لە ناکاو پەیدا بوو و خەڵکەکەی لە مردن ڕزگار کرد و کارێکی مەزنی کرد مەبەستە هانا هیچ سەروەرە و دایکەوەی و بابێت تایبەتیش نەوەی شقە دەبینە ئاگر بەربیێ سەروەر بەبێ دوو دڵی مارکێتەکەی بەجێ هێشت ژبلی و ژیانە خۆ ڕزگار کرد ژیانە دایک و بابێتێک کچێ و گەل 29 کەسی دیژە ڕزگار کرد مانجی نێڵ دەڵێ دەستخۆش ئەمە چ پیاوێکی ئازا و قارەمانانەیە مانجی ئەگەر تەشی نەکرێ بەسە نزانم کۆ ژن و منداڵ هەمە نەهرە بۆ نزیک کە بەلکەی ئەفزەڵامی ئازا بخۆ تەبخوازت مادام تەوەساب قایەنێ سەڤی قارەمانی داپۆر بێ کۆمار کەلاری دەڵێ کاکە سەروەر تایشەی خزمەتێکی ئازیز و خۆشەویستی منە یعنی ئەوە دیۆرە خزمێتینە خەڵکی کەلار و هەموو کات شانازی بم بریان دەکەم ماشەڵڵا کەلاری و هەموو کورد تایبەتیژی ئەخۆ خەڵکی کەلار و گەرمیوانە محەممەد کەلاریش لای خۆمانە محەممەد نازانم کا لە چێ دەیناسییانە باشکەم ئەموزای محەممەدی لای خۆمان بیوەرزش گۆڤان گوڵانی دەڵێ کورد خاوەن غیرەت و شەهامەتە لە هەر شوێنێک بێت ئیشی خۆی دەکات ماشەڵڵا بەس مشکلەی گەورەمان ئەوەیە لە ناو خۆ پێک ناین ئیشڵام ناوخۆشی پێک بن هێدی هەمی پارتوالیان سیاسی نزیکەیەک بن بە هەمی تشتا تایبەتیژی ئەم هەوری کۆریەک و دەبکەین هیوا عەمەر دەڵێ دەستەکانت خۆش بێت کاکە سەروەر کارێکی جوامێرانە و جوانت کردووە هەر لەش ساخ و بەختەوەربی هەموو خەڵک شانازیە سەروەرت کرد سەروەر کیە بە تایبەت لە کاتی ڕووداوەکە چوون بووە بڕیاریدا یەکسەر بچی ژیانە خەلکی ڕزگار بکەن بچین سەروەری تایبەتیژی ئەوایکی ڕاستەخۆ و پڕیا سکایپی ئێش بریتانیا ئەش جهێ تایبەتیژی
ژیانەوەی ئەم وەرگرین ئەس بێمە کیش ڕخی کۆ سەروەر کیڤەیە سەروەری ئەم وەرگرین شوەیەکی ڕاست ئەوتە سەروەر سەروەرم لێ بزر بوو ماوە سەروەر ئەم کاتت باش قارەمانە کوردەکە پیاوە ئازاکە ئەم کاتەی تۆش باش فەخر و شانازیت پێوە دەکەین بەڵام دەمەوێت بزانم ڕووداوەکە چۆن بوو و چۆن بڕیاردا ژیانی ئەم کەسانە ڕزگار بکەی لە مردن بەڵێ ڕووداوەکە من لە کاتی تەواوکردنی کاردا بوو کە هاتمە دەرەوە بەڕاستی هەر لە ناو بۆنی کێبڵ و ئەحمانە ئەکرد بەڵام لە دوکانی تەنیشمەوە دووکەڵ دێتە دەرەوە کە خەڵکی پەنابەر و خەڵکی بڵێن ئەم وڵاتێشی خەڵکی وڵاتی بین دووکەڵ بەرزە بێتەوە یەک بێدانە هیچ مەترسیەک هەموو یەکسەر بۆ ئەوە چوو کە چۆن بگەمە شوقەکانی سەرەوە و کەسەکان چۆن گەیشتی بە شوقەکانی سەرەوە چۆن بوو مەسەن ئەگەر یەک دوو نمونەی ئەوانم پێ بڵێ کە ئەو وەختی ئاگربەربینێتە ژیانەوەنە ڕزگار کردی بەڵێ من کە هاتمە دەرەوە بینیم تەنە دەستی چە دوکانەکە بوو کە ئاگری دێوە هەڵ هاتە دەرەوە دووکەڵی ڕستی هاتە دەرەوە بڵێم لە دوورە ئاگرەکە بوو دەبینێت کە دووکەڵەکە لە دوو ناو دوکانەکە بەسەر شوقەکان لەبەرەوە نزیکە سەروی دوکانەکە شوقە بوو کە هاتمە دەرەوە یعنی دەستە ڕاستیشم دەستە ڕاستی دوکانم تقریباً 20 مەترێک دەرگای ڕاستی شوقەکەیە من بیرم کردەوە سەر بیرم لەو بۆەوە نەشوو کە سەیری دوکانەکە بکەم یا حەولەکە بیرم لایە کەسانە بکە لەسەرەوە زانی پەنابەرن چوو منداڵ و پیر و کەوتەشیان تێدایە ئێتر کە بەڕاستی کە ڕۆیشتم دەرگای شوقەکە کرابوو قفڵ نەبوو یەکتر چوومە تابقی یەکەم بە دەرگا بە هەوارکردن بە زمانی ئینگلیزی ماشەڵڵا ڕەتفعلی خەڵکەکە چۆن بوو کە ئەوان چاوەڕێی ئەگەر کوژێنەوەیان دەکرد پۆلیسیان دەکرد بچن ژیانیان ڕزگار بکەن لە بردن کە تویان بینی چیان دەکرد چیان گوت لەو دەقەی کە من چوومە سەرەوە نە دەنگی سوتفە نە ئەلەرمی بیناکە نەکەوت بۆ ئیشت یار لە دوکانەکە بۆ چوو بە ژووری سەرەوەی دوکانەکە لە شوقەکە ئەو شوقەش کەسی تیانە بوو لە ڤیدیۆکانە دەرەکەوێت پۆلیسی ئاگرکوژێنەوە بە پەیچەک لەسەر لە پەنجەرەکەەوە چون من دەرگاکە خۆ ناشکە لەبەرە دەرگاکە بەڵام ئەوەی کە بۆم کرا لە دەرگاکان داکردن هەندێکیانی لەفەودا ڕاستی پەشۆکا بوون بە پێش هەمووی بۆ دەرەوە کەتوانیم تەنستی کەسێک هەمووی دەرقاب خۆش بەخانە توانیم هەمویان بهێنمە دەرەوە تەنانەت مناڵێکیشیان ئەوشی دەرەوە کە کچێکی خەڵکی ئۆرەگوای ماشەڵڵا پەنابەرە وەی دەستەکانت خۆش تۆ قارەمانی پیاوە ئازاکەی بڕیار وایە کە مەڕاستیمێکی ڕێزلێنانیش ڕێک بخرێ بۆ ڕێزلێنان لەو کارێک کە تو کردو چێ بەو کارە هەڵدەستێکەین ئەم کارە دەکرێ بەڕاستی من دوای ڕووداوەکە بۆ ڕۆژی دواتر یعنی ئەو کارێکە کرد وەکو ئینسان لە ژیان پێ مرۆڤ دۆست بێت کوردی شاو زانم ئێمەش گەتی دڵم لێکراوین بۆ مرۆڤ من ئەو کار ینی بۆ ئەو من پۆسیکەی 15 ساڵە لە بریتانیشم هەیە بەڵام ڕۆژی دواتر ناوەی زەلی پەیوەندیان پێوە نازانم ناوی منیان شەو کاتی ڕووداوەکە بڵام چیان لێکردم بڵێم مەنیزەری ئەگەر لەگەڵ کرد دەستخۆش پێش کردووە بۆ کارێک بووم کە کەسانە هێنان پێوە کردم دواتر خەڵکی شارەکە شارەوانی شارەکەش پەیوەندیان شەمە باشیان کردوم بۆ شارەوانی شارەکەەوە چێت شانی ڕێزلێنانی و شانی ئەوەی کە باست بکرێ وەکو پیاوە ئازاکە چۆن لە بەریتانیا لە هەموو شوێنێک باز بکرێ
دەمە یەک پرسیار هیچ پارچە ڤیدیۆ کە خەڵک وێ ناگرت بوتیان نردووە دوای بۆ ئێمە بنێری بەڵێ دە دوای بۆمان بنێرە چاوەڕ دەکەین بۆ ئەوەی بزانین لە کاتی ڕووداوەکە چوون بووە بە ڤیدیۆش ببینین کاک سەروەر مەحموود پیاوە ئازاکە لە بەریتانیا باژێر ڕێکس هەم ژ بەریتانیا گەلمە دەبن گەلێک سپاس بووە هەر بژی دەستێت وات خۆش بن جێ شانەزیێنەین سپاس بۆ ئێوەش هەر بن بەڕێزن گەلێک سپاس